داواکاریەکانمان خۆی لەم چەند خاڵە دەبینێتەوە. داواکارین بە زووترین کات دەست بکرێتەوە بە دابەشکردنی دەرماڵەی فێرخوازانی زانکۆ و پەیمانگاکان کە ماوەی 4 ساڵە بڕدراوە، چونکە تا ئێستا هیچ بیانویەک نابینین لە دابەش نەکردنی ئەم ڕەپارەیە. چارەسەرکردنی گیر و گفتەکانی فێرخوازانی بەشە ناوخۆیەکان، خەرجکردنی پارەی فێرخوازانی پارالێڵ بۆ خزمەتکردنی زانکۆ و پەیمانگاکان و ڕێکخستنەوەی سیستەمی زانکۆکان بە شێوەیەک کە لە بەرژەوەندی قوتابیاندا بگونجێ، وەنەمانی باج و ڕسومات لە زانکۆ و پەیمانگاکان و هەروەها دوورخستنەوەی دەستی حیزبی لە سیستەمی زانکۆ و پەیمانگاکان و نەمانی هەیمەنی حیزبی بەسەریاندا. لێرە گربوونەوەیەکی ناڕەزاییمان ڕێکخست، بەڵام بەداخەوە لەو کاتەوە تا ئێستا هیچ کەسێک بەدەممانەوە نەهاتووە. ئێستاش لە کاتژمێر 10:30 بیبیانیەوە لێرە وەستاوین لەبەر ئەم بارانە، بەڵام بەداخەوە هیچ لایەنێکی بەرپرس بەدەممانەوە نەهاتووە. هەتاکو ئێستاش هەیمەنەی حیزبی زاڵە بەسەر سیستەمی زانکۆ و پەیمانگاکاندا لە هەمووی ڕێکخراو هەیە، هەمویان ترسێنراون. ئامادەنبوونی خوێندکاران لە ناڕەزایەتێکی لەو شێوەیە ئەگرێتەوە بۆ ئەو ترسۆقانەی کە لەلایەن حەمید و کاربەدەستانی زانکۆکان و سەروترەوە بەکارهێنرێ. ئەبینین کە لە خۆپیشاندانەکانی پێش و ناڕەزایەتەکانی پێشووتردا ترس و توقانێکی زۆر بەکارهاتووە، هەڕەشەی فەسڵکردن لە خوێندکاران کراوە و خۆپیشاندەران ئازادراون. ئەمەش بۆتەوە کارێکەوەی کە بۆ کەمترین خۆپیشاندەر لێ ڕازی بێت، ئەگەر نا ئەمە معاناتی هەموو خوێندکارێکە، هەموو خوێندکاران لەگەڵ ئەوەدان کە دەرماڵیان پێ بدرێت و ئێمە بە نوێنەرایەتی هەمان لێرە.